دکتۆر ڕێبوار، پاش 10 ساڵ دەستگیرکردنی ئۆجەڵان، پارتی کرێکەرانی کوردستان ئێستاکە لە چ بارێکدا خۆی دەبینیتەوە و تا چەند ئەو دەستگیرکردنە کاریگەری هەبووە لەسەریان؟ دیارە دەستگیرکردنەکەی بڵێن ڕێزار ئۆجەلان کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر پێکاتە و لەسەر ڕەوتی پارتی کرێکەرانی کوردستان یا پێکەکەی، چونکە پێکاتەی حیزبەکەەوە بوو کە سەرۆک دەورێکی تایبەتی هەبوو لەوە کۆم حیزبێکی خۆرهەڵاتی ناوەڕاست، حیزبێکی سیاسی خۆرهەڵاتی ناوەڕاست. پێکاتەی پارتی کرێکەرانی کوردستان بە جۆرەشی وا بوو کە ئەگەر سەری ئەو پارتە لابەریت ئەتوانە وڵێم تا ڕادێشی زۆر سەری لێشێوە، پارتی کرێکەران سەری لێشێوە، دەمەن کاریگەرێکی تایبەتی هەبوو. بۆ ئەوەی کە ئێستا گەیشتۆتە هەڵبەت لەواچێت تا ڕادێشیش کاریگەری پۆزتیفی لەسەر پارتی کرێکەران هەبوو بێت، چونکە دوای ئەوە بەخۆیان ناچوونەوە و هەندێک گۆڕانکاریان لە خۆیان ناکرد لەوانە کە هەوڵیان نەبەشداری کاری سیاسی بکەن لە ژیانی سیاسی تورکیا، هەڵیان نا هەندێک ڕێکخراوی سیاسی دابمەزرێنن تا ڕادێک ئەتوانم بڵێم پرۆسە سەربازیەکانیان ڕاوەستان کە من ئەمانە بەکاری پۆزتیف ئەزانم. 15 ئەم مانگە دەهەمین ساڵگای دەستگیرکردنی ئۆجەڵانە. لێکۆڵێنەران دەڵێن تورکیا وای زانی بە دەستگیرکردنی ئۆجەڵان بزوتنەوەی کوردی لە تورکیا و پێکەکەشە ناو دەشیدن. تا چەند حکوومەتی تورکیا ئامانجی خۆی پێکاوە؟ بە قەناعەتی من حکوومەتی تورکیا هەرەسی هێناوەلەوە کە توانی بێتی پارتی کرێکانە لە ناوەبەریت. سەبان ئەگەر باسی لە ناوبردنی گەلی کورد بکەی لە باکووری کوردستان ئەوە بە هیچ جۆرێک تۆ ناتوانانی گەلێکی نازانم 15 ملیۆن تا 20 ملیۆن کەسی لە ناوبەری. بەڵام گرفتی تورکیا ئەوەیە کە کێشەی کورد هەردەمە بەستێتەوە بە کێشەی پێکەکەیەوە و دوایشەی بەستێتەوە بە کێشەی تێرۆر و بە جوداخوازەوە کە بەڕاستی ئەوانە کێشەی زۆر جیاوازن و ئەبێ لە یەکتری جیا بکرێنەوە. بۆ تورکیا هەموو کوردێکە بە تۆریست لە خەڵەمەیەت ئەوە بۆ چوونێکی زۆر هەڵێ و تا ئێستاش کە بەداخەوە هەڵێم کێشەی کورد بەجددی لە تورکیا گفتوگۆ ناکرێت. بۆ گفتوگۆش بکرێت زۆر بە شێوەیەکە بۆ ئەوەی کە کۆمەڵگەی نێونەتەوەی یان وڵاتانی ئەوروپا دەم کوت بکە، نەک چارەسەرێکی جددی بۆ دۆزێتەوە. بەس تورکیا وەکو وڵاتێک ئەتوانێت زووە پێشەوە بڕوات ئەگەر کێشەی کورد بە جددی گفتوگۆ بکات و بخاتە سەر سەکۆی سیاسی تورکیا و سەکۆی سیاسی بڵین ئەوروپا و جیهانیش. بەسوایە دەستگیرکردنەکە ئایا بە بەرژەوەندی تورکیا هەڵگەڕایەوە و یا خۆز کاریگەری نیگەتیڤانەی هەبووە؟ نەخێرە بەرژەوەندی تورکیا نەگەڕایەوە، چونکە ئەتوانم بڵێم دەستگیرکردنی ڕێزار ئۆجەلان کێشەی کوردی زۆرتر زەق کردەوە. ئەو کەسانش کە پێشتر ئەو کەسانی کە بڵین لە سوچ و پەنای جیهانا بوون کەم دەربارەی کێشەی کورد بیستویان یان نەیانەزانی کێشەی کورد لە تورکیا چۆنە. دوای گرتنی ڕێزار ئۆجەلان گفتوگۆ لەسەر کێشەی کورد زۆر زیای کرد و ئەتوانم بڵێم دەستگیرکردنی ڕێزار ئۆجەلان توانی کێشەی کورد بکا بە گفتوگۆیەکی نێونەتەوەیی لەو ساکەشەوە کە من نزیکەی 10 ساڵە بە ئێستا یا 10 ساڵ ئێستا کێشەی کورد بە گوژمترە لە سەکۆی هەم ئەوروپا هەم تورکیا هەم نێونەتەوەی. نەخێر تورکیا نەیتوانی، یعنی تورکیا ئەقڵێتێکی زۆر سەیری هەیە ئەم هەموو شتێ بە داپڵۆسین و بە کوشتن و بڕینەیە بێت چارەسەر بکات. هەڵبەتە چارەسەرانە بەڕاستی لە جیهانی ئەمڕۆ بڕیان نەماوە و ئەپێبیر لە گۆڕانێکی کە بکبیر لەوە بکاتەوە کە گەلی کورد و گەلی تورکە توانن بە ئاشتی پێکەوە بژین. ئەتوانێت تورکیا بێ زۆر لەوە ئازا و بەجەرگ بێ کە دان بەوا بڵێ کە بەشێک لە تورکیا پێوترێ کوردستان کە گەلێکەیە بەشێکی زۆر گەرینە لە پێکاتی ئەو وڵاتە کە ئەتوانێت بەشداریەکی زۆر پۆزتیڤانە لە ژیانی خەڵکی تورکیا و لە ژیانی خەڵکی ئەوروپا و ناوچەکەشا بکات کاویش گەلی کوردە. بەس تورکیا هەتا ئێستا نەیتوانیوە ئەو کە بە ئینگلیزی پێڵەن سایکۆلۆجیکی ثرۆشهۆڵد یان بڵین ئەو هێڵە ئەو ئاکارە سایکۆلۆجیە ببڕێ کە بتوانێت دان بەوا بنێ کە گەلێکی تریشێ شان بەشانی گەلی تورک لە تورکیا ئەویش گەلی کوردە و لە بەشێکی ئەو ناوچەیاژی کە پێوتێ باکووری کوردستان یا کوردستانی تورکیا یا ساوەتی تورکی چیناوانی ناو بنێ بە بێچوونە پێشەوەی ئەو هەنگاوە زۆر زەحمەتە تورکیا بتوانێت بێ بە دەوڵەتێکی شارستان کە جێی ببێتەوە لە کۆمەڵگای شارستانی نێونەتەوەییە.
لەو بڕواایەدای سەرنوشتی میلەتێک و یاخود پارتێک بە تاکە کەسێکەوە بەسراوێت نەخێر بە هیچ جۆرێش ینیەوە بۆ چوونێکی زۆر هەڵەیە چونکە بە تایبەتی بۆ ژیانی ئەمڕۆکە ژیانێکی زۆر هەمە ڕەنگە و ژیانێکی ئاڵۆزە و ژیانێکی بەپیتە ئەگەر سەیری بۆ نمونە سەری وڵاتێکی وەکو بەریتانیا بکەی هەر سەیری شاری لەندەن بکە ڕەنگە چەند هەزار ڕێکخراوێکی بڵین کەمایەتەکان هەبێ کە هەریەکەیان لە بوارێکی ژیانە کارەکات و هەموو شتێکەوە کارەکەن و بەو جۆرە کۆمەڵگای لەندەن تێکەهێنن هەموو وڵاتێکی کەژوە تەنها حیزبێک ناتوانێت بێ بە نوێنەری میلەتێک یان گەلێک چونکە بوارەکانی ژیان ئەوەنە ئاڵۆزن بە هیچ جۆرە ڕێکخراوێک ناتوانێت نوێنەڕایەتی هەموو بوارەکانی ژیان بکات هەڵبەتە بێوەشمان دوور نەچێت تەنها پارتی سیاسی نییە ئەبێت لە پاڵەوانەشا کۆمەڵێک ڕێکخراوی کە هەبن ڕێکخراوی مەدەنی بن یا پیشەیی بن یان پەیوەندیان بە جێندەوە هەبێ یا پەیوەند بە مناڵ و بە زۆر توێژ و چینی گەلەوە هەبێت کە ئەوانیش توان پاڵ بە پاڵی ڕێکخراوە سیاسەکان ڕۆڵی خۆیان ببینن یعنی پارتی کرێکاران تەنها پارتێکە بەڵام لە پاڵەویشا ئەکرێت چەندەها پارت و گروپ و کۆمەڵی تر هەبێت کە نوێنەرایەتی گەلی کوردستان بکەن لە باکووری کوردستانە ئەو کێشەی کە گەلی کورد ڕوبەڕووی ئەبێتەوە ئەوەیە کە بەڕاستی دەوڵەتی تورکیا ڕێگە نایە ڕێکخراو دابمەزرێت بەڵام ئەگەر ڕێگەی باە کە ڕێکخراوی جۆرا و جۆر لە باکووری کوردستان ئەکە لە تورکیاشا دابمەزرێت یعنی ئەو ڕێکخراوانە ئەزمموی پارچەکانی تریجیانە سەلماندێتی کە ئەو ڕێکخراوانە بە شێوەیەشی ئاشتیان ناتوان بەشداری بکەن بۆ خەمڵاندنی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی خەڵک نەگەڵ بۆ چوونی کە تورکیا باوەڕی بەوەیە هەر ڕێکخراوێک دروست بێت کە پەیوەندی بە کوردەوە بیا پەیوەندی بە ئازادی ڕادەبڕینەوە بێت لە تورکیا ببێتە ئەوەی کە تورکیا پارچە پارچە بێت و تورکیا بکا بە وڵاتێکی دواکەوت و یان بیگەڕێنتە ئەوە چوونێکی زۆر غەڵەتە من هیوادارم کە سەرکردایەتی تورک بە یارمەتی کوردیش بتوانن ئەو گژمە بن بە خۆیان ئەو هەنگاوە زۆر گەورەیە بنێن یا ئەو قەڵەمبازە بن بۆی بتوانن لەو گرفتە ڕزگاریان بێت یعنی لەواچە کە تورکیا هێشتا لە زمانی کۆنا چەقی بێ و نەتوانێت بێ بەرەو پێشەوە بڕوات بەڵام ئەگەر تورکیا بێ بە وڵاتێکی شارستان و بێتە ئاکاری وڵاتانی ئەوروپا ئەبێ ئەو قەڵەمبازە بەدان بە مافی کووردا بنێدان بۆ ئابنەیە کە کورد بەشێکی زۆر گرنگە لە پێکاتەی سیاسی و کۆمەڵاتی و ئابووری ئەو وڵاتە ئەبێ ڕێگە بە ڕێکخراوی تورکی بە گەشە بکەن یعنی گرفتێکی زۆر گەورەیە لە تورکیا من زۆر بە زەحمەتی ئێزام لەژێر سەرکردایەتی ئەمڕۆ و لەژێر ئەو قڵەتەی کە ئەمڕۆ لە تورکیا بڵاوە بتوانێت بەرەو پێشەوە بڕوات ئێمە ئەزانین هەم ئیران و هەم تورکیا زۆر داکۆکی لەگەڵی فەڵەستینەکان بە هەرمەبەستی گوێتن ئەوە خۆی باسێکی زۆرە بەڵام لێرەدا ئۆجەڵان لە دەوڵەتی تورکیا داوای کردووە ئەگەر بەهات باە حکوومەتی تورکیا سەرنجێکی کەمتریان بە کێشەی فەڵەستین بدابایە کێشەی کوردیان زووتر چارەسەر دەکرد یعنی لێرە ئەبێت دووشت ینی ئێران زۆر جیاوازە تاکو تورکیا ئەگەر ئێستا باسی تورکیا بکەم ینی تورکیا کێشەی ناوخۆی هەیە کە باز لە کێشەی فەڵەستینەکە هەڵبەت حکوومەتێکی ئیسلامی هەیە لە تورکیا لەگەڵ شان بەشانی وەش دەسەڵاتێکی تر هەیە کە دەسەڵاتی لەشکرە خۆ ڕەنگە بڵێ وردە دەسەڵاتی لەشکر کەمە بێتەوە بەڵام زۆر جار ئەم دوو جەمسەرێ لە تورکیا بە هەندێک هەڵوێست دەرەکەوێت هەڵوێستە لەوانە کە بۆ چوونی من ئەوەیە کە دەوڵەتی تورکیا دەوڵەتی ئیسلامی تورکیا حکوومەتی تورکیا داکۆچی لەگەلی فەڵەستینەکە بۆ ئەوەی کە لەشکر بێهێز بکات یعنی ئەمە ینی دوو فاکێگەی لە سیاسەتە بەڵام لە هەمان کاتان ناتوانێت ئەوە بۆ بەرامبەر بە کورد بکات چونکە ئەتوانم بڵێم ئایدۆلۆژی دژی کورد لە تورکیا ئەمەنگە ڕەجی داکوتاوە زۆر زەحمەتەکە بۆ حکوومەتی ئیسلامی تورکیا ئەمڕۆ بتوانێت بەو نوعی کە داپۆشی لە تورکیاکە داپۆشی لە کوردکە هەرچەندە جاروبار یۆ لە پرسراوەکانی حکوومەت ئەوەی کە بەسەر پارتی ئەکەپەن باسی لە کێشەی کورد دەکەن بەڵام ئەوانیش ناتوانن زۆر باسی بکەن لەبەرەوەی کە لەشکرە ترسن تاوانبارەکرێن بە جوداخواز و بە تەرۆریست و مشتانە بەڵام کێتە سەر کێشەی فەڵەستین کێشەیەکی تر کێشەیەکی نەتەوەیەکی تر بێت ئەتوانە داپۆشی بکەن ئەمە من بە بۆچوونی من بە ململانی نێوان لەشکر و دەوڵەت یا حکوومەتی وڵاتەکەی دانیم تاکو ئەوەی حکوومەتی تورکیا بەجددی بێ لەوەی کە داپۆشی لەگەلی فەڵەستینەکەت. دکتۆر ڕیبوار فەتا سەرنووسەری کوردیش میدیە دات کام زۆر سپاس. منیش سپاس.